هەژارەی دەبێ برا گەورەیەکی خاوەن ئەخلاق خاوەن فکر خاوەن ڕێز دەست پاک داوێن پاک بە ڕوحم بە ویژدان دەبێ هەتان بێت ئەوە قورئان پێم ئەوە ئیسلام پێمان دەڵێت ئەنجا هەر ئەویش دەڵێت دەبێ یەک جێشی یەک گرتووی یەک دڵی دەست و داوێن پاکتان هەبێت کە سنووری جوغرافیاییتان بپارێزێت هەر ئەویش پێمان دەڵێت دەبێ یەک مالیەتان هەبێت دەبێ ئیخێرخوایان زەکات و هەر یارمەتیەک دێت لە سندوقێکی کۆیکەنەوە کۆمەڵە دەستپاچێک لەسەری بێت بۆەوەی یارمەتی فەقیر و هەژاران یارمەتی هەتیوەکان کە ئەوڕۆ دەتوانین بڵێین میلەتی کوردی مسلمان هەمووی هەتیوە تێگڵا دەبێ یارمەتی پێ بدرێت ئەوە قورئان ئەمرمان پێ دەکات ئەوە ئیسلام پێمان ڕادەگەیەنێ هەر ئەویش دەڵێ دەبێ یەک ئیعلام یەک جۆرە ڕاگەیاندن بەڵام ئایا ئەو ڕاگەیاندنە چۆن بێت دەبێ وریابین فەرهەنگی دوژمنان دووبارە نەکەینەوە دەبێ وریابین ئەوەی کە دوژمنان دەیانویست میلەتی ئێمەی پێ لەبەین بەرن دەبێ ئێمە دووبارەی نەکەینەوە دەبێ فەرهەنگێکی پاک و خاوێن چونکە ئیعلام وەکو کاسبی حەڵاڵە دەبێ وریابین حەرامی تێ نەکەوێت دەبێ وریابین تشتێک بەرژەوەندی ئەو میلەتە هەژارەیە ئەوەی بخەینە سەرێ ئەنجا هەموو پێداویستەکانی دیکە دیارە لە قورئانەکەی خۆماندا دەست دەکەوێت بۆیە خوای گەورە دەفەرمێ ئینسانی مسلمان یەکەیەکیان لەسەریان پێویستە کە بڵێن وقال إنني من المسلمين ئێمە لە ملکەچانین لە گەردنکەچانین دەگەڵ مسلمانانین و هەمومان تەسلیمی بەرنامەی خوداین کە بەرنامەی خوداش بۆیە هاتووە کە خزمەتی ئینسانیەت بکات دەنا خوددا هیچ پێویستێکی بە ئێمە نییە ئەو بەرنامە جوانەی ناردووە کە ئەوڕۆ نەکرد لە کوردستانی ئێمە واللهی بە شاهید و بە ئیثبات لە شەرق و غەربەوە خەڵک دەگەڕێتەوە بەرەو قورئانەکەی ئێمە هەر یەک نمونەتان بۆ دێنینەوە کە چەند ساڵە لە ئیتحادی سۆڤیەتی پێشوو چەندەها ساڵان محارەبەی دین کرا حتا نەیان دەهێشت قورئان بە ئاشکرا بخوێندرێت دەڵێ ئیوا هەبوو لە ژوورەکەی خۆیدا زاخەی لێدا بوو ژێر زەمین لەوێدا دەرسی بە منداڵەکانی خۆی دەبوو دەرسی قورئان بەڵام ئێستا لەوێ چەند قوتابی قورئان هەبێت هەر ئێستا ئەوەی کە تەخەڕوجی کردووە ملیۆنێک و 500,000 قوتابی قورئان تەخەڕوجی کردووە تكبير الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله کەواتە لە شوێنانەوە خەڵک بەرەو بەرنامەکەی ئێمە دێت دەی توخوا مسلمانان توخوا برا خۆشەویستەکان توخوا خاڵ و مامان توخوا دایک و خوشکان ئێمە ئەو بەرنامە جوانەمان هەیە ئەو ئایدۆلۆجیە جوانەمان هەیە توخوا دەبێ ئێمە دەستی لێ هەڵگرین توخوا دەبێ ئێمە ڕۆڵەکانی خۆمان بە گوێرەی ئەو قورئانەی پەروەردە نەکەین توخوا نابێ ئێمە وان فێرکەین کە بڵێین ئێمە ملکەتی بەرنامەی خوایین ئێمە هەمومان میلەتێکی مسلمانین و هەمومان پێکەوەین پێویستە لەسەرمان واجبە لەسەرمان ئەگەر نەیکەین خوای گەورە لێمان دەڕەنجێت جا ئەوە لە ڕاستیدا پێویستی سەرشانی هەموو مسلمانێکیە و پێویستی سەرشانی مسلمانانە کە هەر کەسە لە خۆیەوە دەست پێ بکات و هەر کەسە غەمی دینی خوای لەبەر بێت کە لە پێناو ئەوەیدا کە ئێمە دینی خوای بەڕێوە دەبین میلەتمان دەحەسێتەوە کۆمەڵەکەمان ئیسلاح دەبێت کۆمەڵەکەمان تێر دەبێت و ئەو کاتی هەمومان بە برایەتی دەژین ئەو کاتیش بەڕاستی ئێمە لەو ژیانە 52 ڕۆژەی دنیاە کە ماوەیەکی دیکە دەڕۆین ئەو دنیایی بەجێ دێڵین خۆشەویستان با لە هەموو حاڵاندا ئاگامان لەوەی نەبڕێت هەتا ئێستا باسی مەسائیلی سیاسیمان کرد بەڵام ئێستا با ئاگایەکیشمان لە قەبری تەنگ و تاریک بێت خۆشەویستان هەر کەسێک لە ئێمە نازانین هەتا ئێوارێ دەژینیاننا کێ دەڵێ ئێستا ئەو خامەی کە بۆ کەفنی من ئامادەکراوە لە بازاڕی نافرۆشرێت دەی خۆشەویستان لە خۆمان ئەمینی هەتا ئێوارێ ئەدی خۆگە و پەردەی شانۆژی ژیانی دنیاە هەڵگیرایەوە خۆ دەڕۆین بەرەو خۆناغەکانی دیکە باشە چ بکەین ئەدی نابێ شتێکمان بەدەستەوە بێت ئەدی نابێت توێشومان پێ بێت جاخوای پەروەردگار کە پێمان ڕادەگەیەنێ کە ئێوە لەسەر مەنهەجی قورئان بەڕێوە هەڕۆن بۆ ئەوەی ئەگەر ژیانەکەتان سەربەرزانە بێ و ئەگەر مردیشن بە هەر جێگاتان بێت تەماشای ئەو خوایە چەند لەگەڵ ئێمە میهرەبانە توخوا خۆشەویستەکان ئێمە لە بەشە کوردستانی سەر بە عێراقدا
چەند ساڵە ئەو هەموو قوربانیەی داوە میلەتی کورد توخواکەی ئەگەر بەهەشتێک و زیندووبوونەوەیەک نەبێ ئەگەر پاداشتێک نەبێ ئەوە ئێستا ئێمە ئازاد ئەمە ئینشەڵڵا دەوڵەتێکی کوردیش دادەمەزرێنی لەسەر ئەساسی ئیسلام و عەدالەت بەڵام توخوا بەو برارەی کە بوونە قوربانی دەوڵەتی کوردی بەوان چی توخوا بەوان چی خۆشەویستان بیر بکەینەوە ئەگەر لەسەر مەنهەجێکی ڕاست نەڕۆی بن ئەگەر عەقیدە و بیر و باوەڕیان نەبوو بێ ئەگەر بەتەمای بەهەشتێ نەبن توخوا بەوان چی دەی خوددا پێمان دەڵێ ئێوە لەسەر خەتێکی ڕاست بن ئەگەر ژیانەکەتان سەربەرزی دەبێ ئەگەر مردیشن بەهەشت جێگاتانە جا داواکاری نەخوای گەورە دەڵێن یا ربی خوددایە بەهەشت جێگامان بێ یا ربی خوددایە ئەو کوردە مەزڵومە مسڵمانەی بۆ خاتری گەورەی خۆت جارێکی دی هیچ دوژمنێک نەیچەوسێنێتەوە یا ربی خوایە ژێردەستەمان نەکەیەوە یا ربی خوددایە بمانکەیە خاوەنی کیان و قەوارەی خۆمان یا ربی خوایە ئەوانەی کە ڕوت و ڕەجاڵ و برسینە خوایە کارێکی وامان بەسەردا بڕژێنی ڕەحمەتێکمان بەسەردا بڕژێنی کە ئەو براو خوشکانە تێر بن یا ربی خوددایە نەخۆشەکانمان شیفان بۆ بنێری یا ربی خوایە گرتوەکانمان لە هەر سزنێکن خوایە بە کەس وارسی خۆیان شادکەیەوە یا ربی خوایە هەر براو خوشکێکی مسڵمان ئاواتێکی ڕاستەقینەی هەیە خوایە بۆی بێنێتی آمين والحمد لله رب العالمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا اللهم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله أوصيكم أيها الناس بتقوى الله وطاعته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم أجمعين قال الله تعالى في كتابه الكريم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا وحبيبنا وقائدنا محمد القائل من تمسك بسنتي دخل الجنة يا أيها الراجون شفاعته صلوا عليه وسلموا تسليما اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل القرآن والسنة والجمعة والجماعات اللهم انصر من نصر الدين واخذل من خذل الإسلام والمسلمين وقنا المصائب والفتن يا أرحم الراحمين عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح